بۆ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوین پرسیار لە کەسانی شارەزای ناوباری پەروەردە ناکەین پرسیار لە خودی قوتابیەکان دەکەین و دەمانەوێت نمونەیەکمان دەست بکەوێت چۆنن؟ حەستان لە چ دەرسێکە؟ زانست. ئەیە تۆ؟ بیرکاری. باشە حەستان لێ زانست و بیرکاری جوڵەی زۆر تێدابی حەڕەکە و شتی زۆر تێدابی یان تەنیا گوێگرتن و دانیشتن بی؟ جوڵە. چاڵاکی زۆر تێدابی؟ حەستان لێ دەرسێکی جیاواز بی لە دەرسەکانی تر؟ زۆر باشە. ئەمە تەنیا نمونەیەک بوو لە ئەو قوتابیانەی کە حەز دەکەن لەوانەکانیان جوڵەی زۆر تێدابێت و چێژ لە خوێندن وەربگرن. کەواتە ئێمە نمونەیەکمان دەستکەوتۆ خاڵی یەکەم لەسەر ئەوە دەوەستین کە قوتابیان بۆچی حەزیان لە خوێندنیە لەبەر ئەوەی وانەکان جوڵە و چێژ و چاڵاکی تێدانە. چۆنن؟ حەستان لە چ دەرسێکە ئێوە؟ ئینگلیزی. حەز دەکەن ئینگلیزی چۆن دەرسەکە بگوترێتەوە؟ چاڵاکی و ئاکتیڤیتی تێدابێ یان چی بێ؟ باشە. ئەیە تۆ؟ حەز دەکەن مامۆستا بەشداریتان پێ بکە؟ زۆر زۆر باشە، دەستان خۆش بێ. ئێمە لەوە دڵنیا بووینەوە کە قوتابیان حەز دەکەن لەوانەکانیان چاڵاکی بکەن و بەشداری وانەکان بکەن. ئەی ئێوە چۆنن؟ هەمووتان باشن؟ چ خراپە زۆر؟ هەمووتان باشن، زۆر باشە. حەستان لە چ دەرسێکە؟ بیرکاری. ئەیە تۆ؟ کوردی. ئەیە تۆ؟ کوردی. وەرزش؟ ئینگلیزی. بۆچی حەز لە وەرزشە؟ لەبەر چی؟ تۆپی پێ جوڵەی زۆر تێدا یان دانیشتنە؟ کەواتە ئەگەر دەرسێک جوڵە و چاڵاکی تێدا بێت و حەزی لێ دەکەی. باشە. ئەیە حەستان لێ کوردی و دەرسەکانی تر چاڵاکی و ئاکتیڤیتی تێدا بێ یان تەنیا گوێگرتن بێ؟ باشە. حەز دەکەن مامۆستا بەشداریتان پێ بکە؟ حەز دەکەن ناوتان بهێنێ؟ حەز دەکەن هەڵبستنەوە لە دەرسەکان و بەشدار بن؟ زۆر زۆر باشە. کەواتە ئێمە لەوە دڵنیا دەبینەوە کە قوتابیان حەز لە ئەو وانانە دەکەن کە چێژی لێوەردەگرن و چاڵاکی تێدایە و بەشداری وانەکان دەکەن.